داڤید واڵاس سەرۆکی دامەزراوەی ئێنەرژی سەبارەت بەوەی کە کۆنگرێسی ئەمریکا یاسای بەرگری نیشتیمانی بۆ ساڵی 2026 دارایی پەسەند کرد کە کارمەندانی وەزارەتی بەرگری و ئۆپراسیۆنەکان و سوپا تێچووی چاکردنەوە دەگرێتەوە ئەمانە ئەگرێتەوە ئەمەوێ ڕایپاڵپشتی ڕاستەخۆی هێزی پێشمەرگە و هێزانیەکانی دیکە لە عێراق و سووریا بۆ ڕوبەڕبوونەوەی تیرۆرەکە تاوەکو ساڵی 2027 هاوکات لەبارەی هاوکاریەکانی پێشمەرگەشەوە دڵنیاییدا سەبارەت بە هاوکاریەکانی پێشمەرگە و باڵپشتەکانی ئەمریکا بۆ پێشمەرگە و هێزە ئەمنیەکانی عێراق بە تایبەتی ینی چەند پرسیارێکی گرنگ هەیە کە لە بەڕێز دەیڤ واڵاسی یەکەم بەڕێز دەیڤ سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن بۆچی گرنگە پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی ئەمنیەوە بەردەوام بێ؟ ئەمە بابەتە سەرەکیەکەیە ڕاست نییە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەیەوێت چاوی لە دۆستەکانمان بێت کە هەمان بەهای کللتوری ئێمەیان هەیە دەزانین ئەمە چەند گرنگە و بە هەمان شێوەش ئەمە پارەیەکە بە بەردەوامی دابین دەکرێت لە ڕێگەی پرۆژە یاسای دابینکردنی سەرچاوی دارایی بۆ بەهێزترکردنی هێزی پێشمەرگە بە شێوەیەکی گشتی تەواوی هەرێمی کوردستانیش پارێزراوە بێت یەکێک لە ڕەگەزەکانی ئەم پرۆژە یاسایە پێدانی ڕێگریکردنە لە پێدانی پارە بە میلیشیاکانی نزیک لە ئێران لە نێو خاکی عێراقدا ئەمە لە ڕاستیدا ئەمە ڕەگەزێکی زۆر گرنگە کە خەڵک زۆر جار چاوی لەسەر نییە ئەمەش بابەتێکی گرنگە دەبێت چاومان لەسەری بێت چونکە دەبێت ئەو پارەی بۆ هێزەکانی با بڵین چەند گروپێکی نێو حەجی شعبی دابین دەکرێت دەبێت لەیان ببڕدرێت. باشە بۆچی ئەمریکا بەردەوامە لە پاڵپشتیەکانی بۆ هێزی پێشمەرگەی کوردستان؟ بەدڵنیاییەوە لە بەرژەوەندی ئێمەیە بەرژەوەندیەکی گرنگ و پێویستە چونکە کاتێک ئێوە بەهێزن کاتێک ئێوە دەتوانن شەڕ بکەن ئەمریکا لە ڕێگەی ئێوەوە لە ڕێگەی هاوپەیمانەکانی دیکەشەوە کە پارەداریان دەکەین دەتوانن درێژە بە مانەوەی خۆتان بدەن لە کاتێکدا هەرێمەکەی خۆتان دەپارێزن لە هەروە بەرژەوەندی هاوبەشی خۆمان دەپارێزین و ئێوە دۆستی ئەمریکان ئیدارەی ترامپ لەسەروی هەموو ئیدارەکانی پێشووی خۆی و ئیدارەی پێشی خۆشی ئەمە باش دەزانێت لە ئیدارەی بایدن باشتری دەزانێت لە ئیدارەی ئۆباماش باشتر دەزانێت لە ڕاستیدا بە بڕوای من بە گوێرەی ئەو ڕاستیانەی خۆم بینیم کاتێک خۆم لێ بوو ئیدارەی بایدن و ئیدارەی ئۆباماش بە هەمان شێوە لە ڕاستیدا سەروەری عێراقیان لاواز کرد و لە بەرژەوەندی کوردیش نەبوو ئەمەشمان بینی لە هەلومەرجی ڕابردوودا ئێوە باشتر لە من تێدەگەن چونکە خۆتان لە نێویدا ژیاون. زۆر باشە بەرز دەی ینی بۆچی ئەمریکا دەیەوێت لە ڕووی سەربازی سیاسی ئابوووریەوە کە ئێستا زۆر هاتوۆتە پێشەوە بۆ ناو هەرێمی کوردستان بۆچی دەیەوێت لەم بڕوانەوە پاڵپشتی هەرێمی کوردستان بکات لەگەڵ هەرێمی کوردستانە کار بکات بۆچی؟ چونکە هەمان بەهای پارێزگارمان لەسەر سێ کۆڵەگەیە ناکرێت جبەخانەیەک هەبێت ئەگەڵ جبەخانەیە دیموکراسیەت نەبێ و لەسەر بنەمای ڕەگەزەکانی ئابوووریەکی بازاری ئازاد نەبێت بۆیە بە هەمان شێوە من داوا لە حکوومەتی بەڕێز مەسعود بارزانی دەکەم بازاری ئازاد زیاتر فراوان بکەن بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان و لە بەغداش و خەڵکی هەموو عێراق بتوانن لەژێر خۆشگوزەرانی دابژین کە هاوڵاتیانی ئەمریکا خۆیان لە ژیانی خۆیاندا بینیویانە کاتێک ئێوەی لە ڕوو ئابوووریەوە بەهێزتر دەکەین لە ڕووی کولتوریەوە بەهێزترتان دەکەین لە ڕووی سەربازیشەوە بەهێزترتان دەکەین چونکە هیچ بەهایەک نامێنێت ئەگەر بەها هاوبەشەکانی ئێمە نەبێت و هاوتەریب نەبێت
لە هەمان کاتیشدا یارمەتیان بدەین گەشە بکات و خۆشگوزەران بێت ئێمە تەنیا ئابوووریەوە بەرەو پێش نابین بەڵکو کولتورەکەی ئێوەش بەرەو پێش دەبێت و کولتورێک کە ئێمە دەیناسین بە تایبەتی لە چەند لە ماوەی ڕابردوودا بووەتە ڕەگەزێکی زۆر گرنگ. بەڕێز دەیف خۆ دەزانی ناوچەکە پڕیەتی لە شەڕ پڕیەتی لە موشک پڕیەتی لە چەک پڕیەتی لە خوێن لەم ناوچەیە هەرێمەکەیە ئەوش هەرێمی کوردستانە کە دورگەیەکی ئارامە جیاواز لە ناوچەکە ئەمە تا چەندە بۆ ئەمریکا گرنگە ئەمە تا چەندە جێگەی بایەخی ئەمریکایە. سەقامگیری کلیلی یەکەمە ڕەگەزی سەرەکیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەبێ سەقامگیری ئابووریتان نابێت کولتوری بەرەو پێشچوون و گەشەکردنیشتان نابێت کولتور و ئابووریتان پێویستی بە گەشەکردندا ئەگەر ژینگەکە ئارام و لەبار بێت تاکە ڕێگەش ئەو ئامانجە بەدەستمێنین هێزە لە ڕێی ئاشتیە لە ڕێی هێزەوە ئەمەش چۆن دەکرێت لە ڕێگەی شێواز و پرۆگرامی پارێزگارەکان دەکرێت نابێت ئەمە لاواز بکەین لە بەرژەوەندی ئەمریکا لە بەرژەوەندی بەغدادایە کە پارەدارکردنی هێزەکانی حەشدی شەعبی ڕابگیرێت ئەو کەسانەی کە لەلایەن ئێرانەوەش پشتیوانی دەکرێن لە کەشتێکدان خەریکە نوقم دەبێت ئێران هەرچی بە بەغدا بڵێت لە کۆتاییدا ئەو کەشتی خەریکە نوقم دەبێت بینیمانە لە نێوان ئەمریکا و هاوپەیمانانیشمان لە ناوچەکەدا ئێمە خۆمان ئێستا ئێرانیەکان لاوازتر دەکەین هێزەکانیشیان لاواز دەکەین کە لە ژێر هەژمونی ئێراندا ناویان هەرچیەک بێت گرنگ نییە حەشد شەعبی بۆ نمونە کەتایب حزب الله و هەموو هێزەکانی دیکەش ئەو هێزانە پێویستیان بەوەیە کۆتاییان پێبێنرێن هەڵبۆشێنرەوە نەک ئەو کەسانی کە پلەیان هەیە ئەفسەرن بەڵکو سەرکردایەتیەکانیان بەشێکی زۆریان بە دوای کاردا دەگەڕێن خۆیان پێویستیان بە کاری دیکەیە ئەو میلیشیانە نابێ بمێنن دەبێت کەرتی تایبەت هەلی کاریان بۆ دابین بکات ئێمەش کاریان بۆ دروست بکەین تا کار بکەن بە هەمان شێوە بۆ هەرێک لە حکوومەتەکان پاسەوانی نیشتیمانی و لە هەرێک لە پارێزگاکانی هەرێمی کوردستان پاسەوانی نیشتیمانی دروست بکرێت بۆ ئەوەی ئەو فشارە هاوبەش پێ بکەین و هاوسەنگ بکەین و هەژمونی ئێرانیش نەهێڵین. باشە بەڕێز دەیف لەم قۆناغەیە دەبێت پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا ینی چۆن بێ و جارە پەیوەندیەکانیان چۆنە و دەبێت بۆ داهاتوو پەیوەندیەکانیان چۆن بێ عێراق و ئەمریکا. لە ڕاستیدا پێویستە تەواوی پەیوەندیەکانی نێوان ئێران ببڕدرێت نامێت بوونی ببینێت ئاماژە دیپلۆماسیەکان دەبێت بە تایبەتی و بەنهێنی بنێردرێن بۆ ئەمریکا ئەمریکاش دەبێت سیر بکات بۆم دواییانەکە لە قەتەر چی ڕوویدا بەغدا هەوڵ دەدات پەیوەندیەکان لەگەڵ ئێران بپچڕێنێت ئێمەش ئەو کاتە کاری خۆمان دەست پێ دەکەین تاوەکو هەژمونی ئێران لە تەواوی عێراق نەهێڵین بە تایبەتی ئەو لایەنانەی کە دەیانێت هەژمونی ئێران زیاتر بکەن چونکە ئەوان ئەو هێزانن وڵاتێکی عێراقی خاوەن سەروەری نەبێت دەیانێت عێراق خاوەنی سەروەری نەبێت دەیانێت عێراق بەو شێوەیە بێت و ئەو سەرکردایەتی لە بەغدا هەیە و لەو گروپانە هەیە دەبێت ئاماژەیان بۆ بنێردرێت و ئەوانش بە نهێنی ئاماژە بنێرن کە ئەوان ئامادەن لەگەڵ ئەمریکا کار بکەن لەگەڵ هاوبەشانمان لە ناوچەکە کار بکەن تا کۆتایی بەو گروپانە بێنین لە بەرامبەردا ئێرانیش پارەدار نەکرێت لە ڕێگەی ئەو پارەی کە عێراق لایەتی و دەزانین ئەمە هەیە دەزانین پارەدار دەکرێت و دەبێت ئەمە بوەستێت. بەڕێز دەیف وڵاس سەرۆکی دامەزراوەی ئێنەرژی لە واشنگتنەوە سوپاس بامەدەونی بەڕێستان بەخێر بێت.